الفاسدون، يشترك فيها الإرهابيون، يشترك هەندێک فيها جار السيئون بكل چی أنواع تیرۆریستان و گەندەڵکاران هەمووان بەشداری تێدا دەکەنەوە هناك زۆر بەداخەوە شريحة كبيرة هەندێک متفرجة لا إلى هؤلاء ولا إلى خەڵکانێکی زۆر هؤلاء. هەن کە زۆر بێکارن و لایەنگرنی لە هیچ یەک لە گەندەڵەکان و تیرۆریستان و بەڵام لەوانەیە ببنە ژمارەی زۆر کەیس کاریگەریانە بە یاخود ئەو ژمارە گەورانە دەمانەوێت ئەو ژمارە زۆرانە دەمانەوێت ئەو ژمارە زۆرەی کە لایەنگری تیرۆر و گەندەڵی نین داهاتوی عێراق بنیات بنێن و ئەو و ناکرێت بە تەواوی هەموو ئەوەی کە لە ڕابردوودا هەبوو هەر بە جەنگ ببین، بەڵکو ئەو هەموو قوربانی دانانی کە لە ڕابردوودا هەبوون و تاوکو ئێساش زۆرێک لەوانەیە کە بەشدارن لە پرۆسەی سیاسی نابێت بە تەواوی هەموو بە خراپ تەماشا بکرێت. لە هەموو مێژوودا خەڵکی باش و خراپەیە، فرعون بەو هەموو خراپە خارەی خۆیەوە، بەڵام خەڵکی موسڵمان لە ناو ماڵەکەیدا بووە. خێزانی فرعون یەکێک بۆ لە باشترین کەسەکان کە لە ناو ماڵی فرعوندا بووە. ناکرێت بە تەواوی هەموو ژیانی بە شەڕ بە خراپە ناوبەرین و ئەو خراپەکارانی کە دەیانەوێت ئێستا ڕۆژە لە ئێستادا دەیانەوێت جیاکاری نەکرێت لەنەوە خراپ و باشەکانەوە هەمووان بە یەک چاوسەیر بکەن بەبێ هیچ بەڵگەیەک و سەلماندنێک. ناکرێت کە هیچ شتێک پشت ڕاست بکرێت بەبێەوە بەڵگەیەک هەبێ و نابێت کاغەزەکان و بابەتەکان تێکەڵاو بکرێن و ئەوەی کە ئەم بابەتەش تەنها گەندەڵکاران سوودی لێ وەردەگرن ئەو سوود لەم دۆخە وەردەگرن و ئەو دەنگە زۆر نزمانەی کە دژی گەندەڵین و جددینین ئەوانن کە پێویستە ئێمە لەگەڵ ئەوانی ژاگرتوگووە بکەین بۆی بتوانین ئەوانیش ئەو کارێک بن بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ئەوانیش دەتوانن هۆکار و هەری کار بن بۆ بابەتە پێویستە لە نێوان خراپە و چاکەکاری جیاکاری بکەینەوە بزانین بنەمانەوانە بێ و ئەبێ زۆر دوورکەوینەوە لەو داخوازیانەی کە گەندەڵەکان داوای ئەەکەن و هەندێک جارەیە دەبێت شێوازەکە بە یاسای تایبەتە بێ بۆی بزانین چی گەندەڵیەکەیە. ناکرێت بەبێ هیچ پاساوێک ئەو کارە بکرێت و ئێمە بەجددی ڕوبەڕوویان دەبنەوە پرۆسەی چاکسازی بە هەموو هێزی خۆمانەوە هەوڵی بۆ دێن و بە دەستی ئاسنینیش ڕوبەڕوویانە بینەوە. بەڵام من زۆر واقعیانە و زۆر بەڕاشکاوی قسە دەکەم وەکو بەردەوامی چوام وتووە بەردەوامی چۆ دەڵم و نهێنیەکان ئاشکرانێک، بەڵام بەڕاشکاوی قسەکردن بابەتێکی ترە، بەڵام بەڕاشکاوی قسەکردن بابەتێکە کە زۆرونەوە ئەم ڕێڕەوەی کە هەیە شتێکی ئاسان نییە ئەوانەی کە بەرژەوەندیان هەیە تەنها پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆیان دەکەنەوە، بیر لە داهاتوو ناکەنەوە، هەموو هەوڵێک دەدەن بۆی ڕێگری لە پلانەکانی ئێمە بکەنەوە، هەموو ئەو جوڵانێک ئێمە ئەنجامی دەین ڕوبەڕووی ئەبنەوە. ئەو بینیمان بینیوە و ئێوەش بینەوە. زۆر ڕێزمەیە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمان کە پشتیوانیان لێکردین، بەڵام ئەوانەی کە ڕدەگەندرێ هەندێک ڕناگەیەندرێ قسەی تر هەیە کە ژێر بەژێر باز دەکرێتەوە ئاماژە پێ نەدرەوە و دارم کە من تەنها داوای ئەوم لێ کردووە ئەو یاسایی کە من پێشکەشم کردەوە پرۆژەی پێشکەنەوە تەنها قوبڵی بکەن یا خوڕەتی بکەنەوە، نەک پێویست بەوە ناکە کە زیاد و کەمی بکرێ. ئەی گەل من بەرپرسانم لەو گۆڕانکاریی کە دەکرێت و من ڕێز لە بنەماکانی دەستور و یاسا دەگرم زۆر بە ڕاشکاوی ئەوە دەڵم و هەندێک ئەگەر داواکاری نەگونجاوم لێ بکرەوە من ئامادەنی، بەڵام من دەمێ تاوەکو دوهەمی هەنگا و دەڕۆم بۆ ئەوەی ئەم چاکسازیانە جێبەجێ بکەن و ئاماژ ئەرکێکی بە ئەرکێک نیشتوانی تەماشاکەم کە دەتوانین جێبەجێ بکەم و بە پێویست بە یاساک و دەستور ناکە بە ڕوبەڕووبوونەوەی ڕوبەڕووی گەندەڵیوەم پێویستمە دەستور و یاسانیە، بەڵکو و یاسای زۆرمان هەیە لە ئێستا دەتوانین جێبەجێ بکەین و ڕوبەڕووی گەندەڵکاران ببینەوە.
دەستور هەموو هاوڵاتیان دەنجان لە سەردانە و چەسپاندویانە و هیوادارم کە لە داهاتووشدا تەنانەت هەندێک گۆڕانکاریش بکرێت لەم دەستور دەکرێت هەندێک گۆڕانکاری لەم دانەی دەستوردا بکرێن کە بە شێوەیەکی زۆر دروست ئەو مادانەی دەستور نانووسراونەتەوە و پێویستەکە ئەو هەڵانە هەمویان چاو بکرێنەوە. گەلی عێراق گەلێکی یەک پارچەیە ڕاستە ئێمە دڵخۆشین بۆ جیاوازانی کە هەن هەرێکە لە ئێزیدی و کوردەکان و شیعە و سونەکان کە بوونیان هەیە، بەڵام چێ ڕێگە بەوە دەدا کە عێراقدا بەش بکەین، بەرژەوەندەکانی عێراقدا بەش بکەین و لەسەر بنەماینەتەوەی عێراق بەش بکەین لە ناکرێت لە ڕووی چێ ڕێگەی بە ئێمە داوە کە سامانەکانی دەوڵەتدا بەش بکەین. بۆچی دەبێت پرۆسەی سیاسی ئەو ڕێکارە هەڵەی خۆی بگرێت؟ من نامێت پێویستەکە کە مافی تایبەت بە هەموو کەمەنەتەوایەتەکان هەبێ وا دەوترێ من دوو تایبەتم لەو بارەیەوە داوە کاتێک کە حکوومەتم پێک هێنا وە لە دواتریشدا و داوایان لێکردم کە ڕەزامەندی لەسەر هەموو ئەو داواکاریانە بدەم کاندێک لە کوتلەکان پێشکەشیان کردبوو. من ناکرێت بەرژەوەندەکانی گەل لە بەرچاو نەگرم لەسەر حسابی کوتلە سیاسیەکان. قال عراقي بلد جناب سرور ونحن في خضم حركة الإصلاح وإسا أمل لا بروسي تاكسازي داين نابي أو ما لبيرس أو غنزانيك وأو شركة رابالوانانيك ليس هذا لا بركاني بيشوان دوان لا هيالي بيشوا قفتو قوام كد لقل هندك لو بالوانانا شعرت بالخجل منه هستم بشر مزاري كربران بر اوان لبرد جير قرمايك الزور قرمدان و هيج ايوشان للانيا ولو سحرة هذا أو ماوي كده أو كده خون أو كزور بيسو تنانت إما بوش تيتريج بكاريناني والذين يقاتلون ليل نهار أو بالوانا بشول روج بخوراغري أوان بردوام دزنجن بخوراغري أو بالوانا على أن ينصروا العراق يا مدتوانين العراق سركوتو بكين أوان ابن البصرة وابن العمارة وابن الخالدية أوان كوري بصرة وخالدية همو ناوسكاني عراق أوان لسر بناماي حزبكان شرناكن أوان لسر بناماي شري أوناكن كلا بيناوي فلان بيكاتي عراق ياخد بلكو أوان لبيناو دولتو همولات لبلكو روبروي تيرور أبنوا الإرهاب هل هو ميز؟ التيروريستان هيج جاكاريا كان لنواني إمدا كانوا يعتبروا أنه يمثل أوان لو بروايدا بون عندك لو بروايدا بون كداعش تنها روبروي يك بيكاتا أبيتو بلام داعش بوشوينيا بلكو ونبو وخسكيان دروس نبو وإسا لموصلوا لزورك لنا وسكان تر خلقي تردا كجم همو عراقي كان لإسا دا هسيان بو مترسي قوري داعش كردوا كإسا كبطواوي لبركاني بيشو دزنگن اوان جاكارينا كان لنوان سنيكي خالدي ياخد فلوجا سنيكي رومادي ياخد شيعيكي بصرة تركمان يكلا ناوسي كتر همويان بيك ريز سدوش وهمويان دزنگن بيك ريز جاكارينا كان لنوان حزبكان يما وبير لا بارتكان وحزبكان عراقنا كانوا وبير لا دسكتكان كانوا بويا دوائر الزور عسكنة عليكم بيوسك كبروسيس سياسي لبواري كتابه وبروسيس البشار لبواري كتابه وبيوسا كهذا سقدار كان دور بكونه ولا دس سياسي كان
وحشتی شعبی بامان شو دوور بێ لە پرۆسی سیاسی و ئەوانە خەڵکی خۆبەخشن و ناکرێت کە ئەو چەکدارانە و شەکەرانە لە پێناوی بەرژەوەندی سیاسی بخۆزرێتەوە بەڵکوانە ئینتدان بۆ گەل و نیشتمان و بۆ بەرگری لە حەق و لە سەرداوای مەرجەعیەت ئەوان دەستیان بە شەڕ کردووە بەڵام هەندێک لەوانەیە گەندەڵی تێدا بکەنەوە بەڵام ئەوە داخوازی بەڵکو و داخوازێکە بۆ تەواوی گەلی عێراق و لە ژێر ئاڵای عێراقدا شەڕ دەکەن و هەر ئەوەشیان لە داوا کراوە نابێت لە پێناو هیچێک لە پێکاتەکاندا شەڕ بکەن وەکو هەموو گەل لە پێناو تەواوی گەلدا شەڕ دەکەن و ئێمەش بە تەواوی پێویستە پشگیریان لێ بکەین و پشتیوانیان بکەین ئەوەش ئەرکی لە پێشنەی ئێمە دەبێت ئینشاءڵڵا و بەردەوام و لە ئێمە لە پرۆسەی چاکسازی دێنەوەیش لە پێشینەوەی ئەو بابەتەکانەوە ئەوان هۆکارێکی زۆر سەرەکین بۆیە نابێت ئەو چاکسازیانە سەر هەڵماکە کە دوور بکەینەوە لە بەرەکانی پێشەوەی جەنگ ئێمە لە قۆناغێکدا کە دەگەین